هاوڕێیان ئەو کاتان باش چۆنن بە هیوان باش بن. ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ڕەوشی یەکێتی لە دەڤەری سلێمانی. ئەو کات باز لە پۆستی سەرۆک کۆماری و ئەوە دەکەین. پۆستی سەرۆک کۆماری و سەردانی پاڤڵ تاڵەبانی دەکەین لە بۆ ئەمریکا. ئایا بەڕاستی سەفەری کردیە یان نا؟ بەڕاستی سەفەری کردیە یان نا؟ سەرچاوی ئەمە هاوڕێیان بەخێر بێن. ئێستا دەست بە گفتوگۆ دەکەین. بەس هاوڕێیان یەک دوو شت بڵێم. یەک کاکە لەو ماوانە زۆر شت بەناوی من بڵاو دەبتەوە، بەناوی برا خەڵکی کەش بڵاو دەبتەوە. زۆربەی فەیکە خەڵک دروست دەکا بەناوی ئێمە لێدوان دەدا. هاوڕێیان دەنگم باشە، دەنگم بە هیوام دەنگمان باش بیت. لێدوان و شت بەناوی من دەدرێ، هیچ ئاگام لێ نییە. پارتیە لە خۆی نییە بەناوی من لێدوان دەداتن. بۆیە یعنی شخصەتی ئێمە دەناسن لە چ پیاوی ئەو بابەتانەین، ئەو کۆمنتان و ئەو لێدوانانەین، یان ئەوەتە دروستکراو نەک من دەیان کەسی کە شتی بەناو دەکرێ هیچ ئاگای لێ نییە، لێدوانی بەناو دەدرێ. بۆیە بڕوا مەکەن بە هەر شتێک کە کرا ئەوە بی. دوو فەیسبووکەکەم لێ قەپات بووە هاوڕێیان. ئەمەن فەیسبووکە چیان لێ داخستیمە، بەڕاستی سێ کۆپیڕایتیان لێ دایمە. یەک دابان شەدەڵە قەدرەشی زۆر گەورە لێ کردمە، دابانەوە ئەدبی ئەو ئامۆزایەت کاکمیران بیمە سەر ئێرە وەعدبی باشە، ئەگەر کەرامەتم نەشکاندی حەقت بی کەوە دەڵێم. لەبەری براکەم من پۆستەچی ئەو ئیویم داگرتیە، یعنی تو بۆ دەچ کۆپیڕایتی لێ دەدەی؟ کۆپیڕایت واتە چ ئەو چ کەناڵی هەشت ڕسمەچیان دەڵێن ئیمەیە، ئیوانیە هیچ لۆگۆی پێوە نییە، بەر لەوانیش بووە. کاکەوە تیرۆری ئەلکترۆنیە، هیچ فەرقینە لەگە تیرۆری دەستەیی. دا ئەوە یەکێتی ئێستا فێرە ئەو تەسەڕفە قێزەوە نەبۆچی پارتی ئێرهابەکانی عینە لاسایی پارتی لە قێزەوەنی دەکاتەوە. ئەزەل دابا شەدەڵە پەیمان بێت کاکمیران بینمە ئێرە باشە، یەک دیداری لەگەکەم بەس فەزاعەتەکانی تو ئەو کۆپیڕایتی هەڵنەگری باشە. فەزاعەتەکانی لە سووسێوەش دەست پێ دەکەم، دووبارە دێمەوە کەناڵی هەشت. کەناڵی هەشت بەناو فەزاعەتەکانتان دەکەین. بڕوا بکە ئەوە کاونتەم 8 ساڵە هەیە، یەکەشکم 14 ساڵ هەبوو پارتی بێتی، ئەوەش بێچێتی پارتی بێتی. پارتیش پارتی دیموکراتی کوردستان دڵنیا بن، بە دڵنیا ناوی دەیان پێیج و ئەدمیتان ئەگەر بە ڕسمەوە بڵاوم نەکرد لە تەلەگرام ئەزۆ دوێ نەمهینا ئێرە حەقت بی. کاچخۆم ئەی شەرم لە خۆتان ناکەن، پەیدەچ تا هەر ئەو پەیزەمان هەیە قسە دەگەینە بە چەپ و ڕاست هەوڵی داخستنی ئەو پەیزە دەدەن، ئەکاونتمان دەدەن، مێژوومان دەسڕنەوە، دەیانێت دەومان بگرن. وەعدبی ناوی دەیان ئەدمینی پەیزەکان بڵێم کە تووشی دوچێشەیان بکەم. ئەگەر نەم کرد ئەلێرە بڵێن قادر نادرێت و کابرایەکی ڕازگۆنی. و لەسەر کەناڵی هەشت بەس لە سەقوباد و پاڤل دەست لە بۆ هەموو کەسانە دەبەم کە خەتەرن لاینگۆ باشە، حتا هەو ڕەنگی بچم دیدار لەگە خەڵکێک بکەم. یعنی کاچ خۆم 1000 تەلەڤیزیۆنتان هەیە، دەیان ملیار دۆلاری سەرف دەکەن، هەزاران کە چێش لە پەیزەجی دەترسێن دێن سەرکوتمان دەکەن. وەرن کاکە ئەو سوپایەکتان هەیە، ناڵێن ئەمە قسەکانمان ڕاز نییە، هیچ نین ئیلۆ دەدا دەخەندێمان. ئەوە ئێرهابی ئەلکترۆنیە. بەرحاڵ ئاوڕێیان خێر بێن. ئێستا یەکەم شێت با یەک دوو دەقەت کەش چاوەڕێ بکەین. بەخواشتەکی خۆشیان لەسەر ڕۆشنبیران ئەوڕۆ لۆگۆتم. ئەنسە دێمە سەر مووقفی ڕۆشنبیرانی سلێمانی چەندە زەلیل و لاوازن هاوڕێیان، چەندە زەلیل و لاوازن. ئینسان ئەگە کەسێتی هەبوو چەند گرنگە، و ئەگەر تڕۆژ کرا چەند کو دەڕوخێت. سەیری ئەوەی بکەن مەسەن سەنا بەرزنجی لە هەموو ماڵێک بە ئەو عەدنان کەریمە کورە زەکەریات چ بوو، یعنی کوش دابڕان لە خەڵک دەیان نمونە سیاسی. یەک لەوانە
فاروق ڕەفیق زۆر خۆش بوتیان مەسعود لە عەودەی شوبات جوابی لێ نارد وتی کاکە پێ بڵێن چدا خوازێ چیە لە بۆمان بنێری فاروق ئەوەندە لوتی بەرز بۆ دەمی لە ئاسمانێ بوو گوتی بە مەسعودی بڵێن بابتی سەیری کۆمنت و پۆستەکانی فەیسبووکم بکات گوتی بابتی سەیری کۆمنت و پۆستەکانم بکە کەسی دەرێنەوە 2 ساڵە تەلەوە تیخ تەسلیمی پارتی بووی تۆ داوای کردی مەسعود ببینی مەسعود نایبینی وەختی خۆش پێ دەگۆرە سەیری پۆستەکان با پێ بڵە داخوازەکانی مەگوتبی لە فەیسبووک و لە لێدوانەکانم خۆی خڕکردیتەوە ئێستاش تەسلیمی پارتی بووە ئینسان چەند زەلیلە ئەو فاروق ڕەفیقە بە هەزاران کەس ڕسمی لەگەڵ دەکرد ئێستا ناوێری سەر دەربکە ناوێری بستۆ سلێمانی زدرێ ڕاپێ دەبڵێ کاکە قێزەوەم بوویمە ئای فاروق ڕەفیق هاوڕێیان یەکەم شت با لە دادەمونای دەست پێ بکەین هەتاندە برادەریش دێن ئەتاندە برادەریش دێن بەڕێزان مونا قەهوەچی ئەڵێن هەواڵێک لە بۆ من هاتیە ئەمە وەکو مەسەلەیەکی ڕۆژنامەگەری بڵاو دەکەمەوە لەسەر چاوەگەی دەقیقم کە مونا قەهوەچی داوای لە پارتی دیموکراتی کوردستان کردیە کە مێردەکەی نەخۆشە و ئەمەلیات دەکری و دەیبەنە دەرێ و ئەوەی بکەن ئیتر پارتیش 3 دەفتەری دایکی وەڵا دوای ماوەیەکی کەمال کەرکوش تەلەفۆنە بۆ کاک عەبدولقادری دەکات دەڵێ کاک عەبدولقادر سەعەت چۆنە دەرێ باشم دەرێ لەگە نەخۆشیەکە چۆنی هیچ نەخۆشیمە دەرێ لەو منا قەهوەچی تەقدیمی ئەوەی کردیە دیارە لە پەیوەندیەکانە لە چ باشەکە نازان بەڕاستی کداوای کۆمەکی کردیەوە کۆمەکمان کردیەوە من لە بۆ حواڵ پرسیم تۆڵ هیچ ساغ و سەلیمم لێی کەشف دەبی لە مونا قەهوەچی بەشێک لە کەوادیرەکانی پارتی دەزان تاوانم لەو بارەوە لە ڕووی ئەخلاقی ڕۆژنامەگەریەوە پەیوەندیم بە دادەمونای کرد گاڵتەوگەویشی لۆ دەکەم بەڕاستیش بڵێم یەکێک لەو ژنانەیە ناترسی لە ویژدان بڵێم چەند جارتە ڕسم لۆ لێدابی قەپاتی نەگرتەوە قسەی خۆی کردیە ڕاست غەڵەت قسەی خۆی کردیە برا شێرە وەڵە برا ئەزا لەسەرهەندێ ئەو نەفی دەکە بێگومان هەر نەفی دەکە بەڵام ئەمن وەکو مەسەلەیەکی ڕۆژنامەگەری بڵاو دەکەمەوە فەرمووی 3 سال 4 سال مونا خان خەبەرێکی خراپ لە سەرتاتیە ویستم لێ تاکید بکەمەوە خاڵەتی خراپ مونا یەکسەر غەڵەتە دەرێ لەو ماوانە داوای کۆمەکت کردیە لە پارتی لە بۆ چارەسەری نەخۆشی هاوسەرەکەت والله هاوسەرم نەخۆش نییە و ئەلحەمدولێ لەخوا بەزیاد ئەزانم ئەیبینیە و بە حەیاتی خۆی لە کەسیش داواکاری هیچم تەقدیم نەکردێ بۆ خۆم و بۆ هاوسەرەکەم بۆ بنەماڵەکەشم بۆ باوکم و بۆ خوشک و برایەکانیشم یعنی داوای کۆمەکت لە پارتی نەکردیە 3 دەفتەریان دابتێ 3 دەفتەر نا بەخوای برا ڕاست نییە و خەبەرە نا وەڵە ئەسو ئەساسی نییە و بێ منەتیش بە و پێم خۆشە بشتراز بکەیەوە بزانین کێیە بابێ لەومان باسکە آخر خەڵک ناوێتی لەناو پارتیە ئەو خەبەرە درایتە من وەڵا لەناو پارتی خۆ هەموو کەس لەوانەیە منەی خۆش نەوێت بەڵام ئەوەیە من بخۆم بتوانێت بخۆم هەیە و لەخوا بەزیادێ و مچەمان هەیە و داهاتی خۆمان هەیە و پێشپات پێنیە و ئەڵپەیمانی لەگەر پارتی بەڵام لە ڕووی داراییەوە نەخێت لە ڕووی بەرژەوەنی پێکاتەکەمان دەزانم ناترسی با وڵات وەڵام من ناترسی و کاتە بێ من نەتێدا باشە مناخە هاوڕێیان ببورن نێت قسەکەەوە بوو مناخان بوو نەفی دەکاتن بەس نۆتی قسەی ئەمن قسەم زۆر لەگە کردیە قسەک نزم بوو ناخان ڕێزمانەیە بۆ ئەو ژناو لێریە بە ئاشکرا لە خۆی یاوی قەنەعەتی پێوی دەیکات خۆشە ئینسان هاوڕێیان نەبترسێنە ئەوە بیدۆرێت تاو ئەو سلاوی لە بۆ من دەنێری ئەوە کەیفشی پێدێ سلاوی لە بۆ من دەرێنێ ڕسمەشی مەسعود بارزانیە دەڵێ ئەز بەش کەشین پێم گۆ ببە پارتی هاوڕێیان بینە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهەرحاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە من ئەگەر بتەوێ ململانێ لەگە پارتی بکەی بەلای کەم دەبی ئێستا یەکێتی هێزەشی لە هەمووان کاریگەرترە ئۆپۆزیسیۆن بەداخەوە دوای گۆڕان و نەوشیروان مستەفا کە حزبیان تاواندەوە کوڕەکانی نەوشیروان و هەتا لە ئەوەی نەوشیروان مستەفاش کە لەو مامەڵەی کردی بێسیقەیەکی زۆر پەرتی کرد ئۆپۆزیسیۆن بوون زۆر بەهێزتر و کاریگەرترە بەڵام ناڕێکخراوە ئەگەنا ئۆپۆزیسیۆن زۆر وەزعی باشترە خەڵک زۆر جورئەتی زیاتر کردیە سەرباری ئەوەی لە قۆناغی گۆڕان ڕێکخراوتر بوو
بە پرۆژەتر بوو و ناوشیروان و گۆڕان هێزێکی بە مانای کەلیمە ئۆپۆزیسیۆن بوو بەس ئەو خیانەتەی لەگەر ئەو دروشمانەی کردیان هەر لە گۆڕان بەگشتیان هەر لە دەیان کەوادیری وەکو بە پۆستچیەکانیان هەر لە بزربوونی سەدان پەرلەمانتار و کەسایەتی گۆڕان هەتا گۆڕان هەبوو برا ڕۆ ئەو لەو شاشەی هەموو دەی خۆی کردووە شێر ئێستا هەر ڕێویش دیار نینە ئەرێ چیان لێ هات 100 پەرلەمانتاری عێراق و کوردستانیان هەبوو هەمووی پێشەشەکماینە سەدان کادیریان هەبوو هەزاران کادیریان لە ئەوروپا بوو کاکە گۆڕان خلاص خۆمانەوە نییە ئۆپۆزیسیۆن خلاص بارحاڵ لاواز بوونە یەکێتی ئێستا کە ڕەوشی زۆر خراپە خراپی یەکێتی کە هیچ جیاکارێکی ئەمە هەموو هەوڵمان بۆ خۆم بە هەمووتان دەزان زۆر ئیشم لەسا هەولێر دەکرد ئیشمانە سەدەڤەری سلێمانی هەولێر دەکرد بادینان دەکرد هەولێر و بادینان دەکرد سەکەتینە سلێمانی ئەمەش لۆ لەبەر ئەوەی یەکێتی ئێستا کۆپیەکی زۆر خراپترە لە پارتی کاچ خۆم کۆپیەکی زۆر خراپترە تۆ ململانەیە لەگە پارتی بکەی دەبێ ئەزمونێکی جوانە تەبی بەلای کەم وەکو ڕۆژئاوا لە هەندێک بواردە لە یەکێتی لە پارتی زۆر پێشکەوتترە لە حقوقی ژن لە ئیدارە لە گەندەڵی ئەوەشمانەوە نیاوان بێکەم و کورتین بەس یعنی تۆ دەبێت نموزەدەکی باڵاتر تەبی نەک لەوی خراپتر نەک لەوی خەتەرتر کە ئێستا دەینە سەرێ بۆ یەکێتی ئێستا بلۆتان باز دەکەم بوویتە چ وێرانەیەک بەس ئەوەی یەکێتی ڕاگرتیە بڕوا بکە مێژوەکەیتی ئەو خەڵکە شەهیدەیتی کە خەڵکێکی زۆر قوربانی گەورەی بێچێتیدا لە شەهیدیەوە لە بنیدری نایە بەریدا ئەگەنە 4-5 شقاقی لێ ڕوویدا یەکێتی ئێستا فەکر نمایە یەکێتی ئێستا حزب نمایە یەکێتی ئێستا هیچ سیمایەکی ڕێخستنی تێدا نییە باز مێژووی خەڵکەکەی ینی وەکو عاشقاتێکی لێهاتیە بە مێژووی باوکو باپیری خۆی دەزانی شەهیدەشی زۆری هەیە لەو ڕوانگەوە ئەرێ هاوڕێیان دەنگم هەیە هاوڕێیان دەنگم هەیە لای من ئەوە ڕاوەستایە توخوایەک دووەکتان شتێک بنووسن بەڵێ لای خۆم دیارە بە هەر حاڵ بەس نێتی زەعیف بوو ئەو نێ زەعیفەش بڕوا بکەن نۆرماڵ نییە هاوڕێیان نۆرمال نییە نێتم زەعیف نییە بەقوەترین نێتم هەیە بەس کۆمنت هیچ نابینم و کۆمنت ناخوێنمەوە هاوڕێیان ئەمن کۆمنت ناخوێنمەوە لەبەر هەندێ ببورن ئەگەر جوابم نەدا لەبەر کۆمنت بخوێنمەوە دانی سلسلەیەک فکر و ئەوم دەڕوە هاوڕێیان دەنگ نییە دەنگ تەماشای چی دەنووسن پێوەڵە لە مەسعود و لە پاڤلی شەریفترم هەموو ئەوانەی جوێن دەدان ئەنی هەر بەلایەکەم خیانەتم نەکردیە دزنیم بە قوربان ئەی بکەم کورە وەڵڵاهی یعنی ئینسان شەرم دەکە کۆمەلگای کوردی گەشتا و ئاستەی بەرحاڵ هاوڕێیان با بێنە سەر ئەوەی بەداخەوە نێت خراپە خراپی یەکەن و هاو کات هاوڕێیان یەکێتی و پارتی ببورن پاڤل و قوبات دوو کەسایەتی نامۆن بە مێژووی یەکێتی نامۆن ینی هیچ نازانێ ئێستا وەڵڵاهی ئیمتحانیان لەسەر تاریخی یەکێتی لێ بکەی بە قورئان 10 ناینن لەبەرەوەی کاکەوانە لە ئەوروپا بوون گروپی نەستەلە بوونە گروپی نەستەلە تاالبانی منداڵی خۆڕەوانی ئەوروپا کردیە نەوشیروان منداڵی خۆڕەوانی ئەوروپا کردە کوڕی خەڵکیان بەکوژدایە ڕاستە بە خۆیان لەوێن دەربوونە بە تایبەتی نەوشیروان زیاتر حزوری لە شاخ بووە لە نەوشی تاالبانی زۆربەی کا لە سەفەرە و ئەوانە بوو بەڵام بە هەموو حاڵەتێک تاالبانیش نزیک ئەوە بووە بەس ئەو جۆتە کوڕەی نەستەلە بوونە هاتینە سەحازرەکی زەربیان لە هەموو ئەو تاریخی خەڵکدایە بووینە خەڵگا حاکمی مطلق جەنرال وڵسۆنەوە بزانم ئەوەی سلێمانی بوو ئێستا قوباد مەسئولی بەڕ و بەحری سلێمانیە و پاڤلیژی هەموو یەکێتی و دەڤەری سەوز بە کەیف خۆیان بڕیار دەدەن حساب لە بۆ یەک تەنزیمات و ڕێخستن و دام و دەستگا ناکرێ حزب نمایە ناوی حزبی پاڤل و قوباتە نە مەکتەب سیاسی سوقلیمان نە مەکتەبی ڕێخستنیان سوقلیمان نە دەستگای ڕاگەیاندنیان حزوریە حزب نییە سرف بنەماڵەیە خەریکە ئێستا دێمە سەرێ بنەماڵەکانیشان زارەیەکە چەند ڕەوانی بەغدایە دەکەن لەتیڤ ڕەشید و ئێستا دەیانەوێ حەمە سابیر و
دوای حەمە سابیری جوازام نۆرەی مەسەری خاڵقیە لە گۆرانی واز بینیتم چکەویش ئەوەیە چێ بەرحاڵ بۆیە ئەو دوو ئەوانە پیاوی ئیداری و پیاوی ئیداری نین پیاوی حکومڕانی نین براکەم دەوڵەتداری یعنی بە جددی دەبی ئەزمونە کتەبی نەجێ لە ڕاوێژکارەشی ڕاگرن نە دوو ڕاوێژکاری باشانەیە ئەوانە بەس پارەی خڕ دەکەنەوە بەس پارەی خڕ دەکەنەوە هەوڵ دەدەن بە ئێرهاب بە پارە خەڵک بکڕن ئاو بێنەوە دەست بشوێ هیچ فکریان تێدا نیە بەخوا هەردووچیان من نامەوێت بڵێم بەس چەند جار هەوڵمدا لەگە پاڤل و قوبادی قوبازارە خۆشی خڕکردەوە وەز ئەخیری گوتی ناکەم وابوویان نا هاوڕێک لە مەبینمان بوو گوت بینانا دەیکەم ئەخیری خۆی دزیەوە هاوڕێیان ئەگە سیرکەی لە دوای قۆناغی قوبات هاتە دەسەڵات قۆناغی جێگیربوونی قوبات سلێمانی زۆر بە پاشکەتێ لە بواری پرۆژە و خزمەتگوزاری ڕەنگبی لە بۆم نییە بەرهەم کەسێکی لاواز بێ ئیرادا و دەستەمۆیە بەڵام بەرهەم دووسێ نقطەی پۆزەتیڤی هەیە ناتوانین کۆڵێ بکەین قۆناغی سەرۆکی ئیدارەدانی سلێمانی کە بەر لەوەی یەکێتی پارتیەک بگرتەوە حکومڕانی سلێمانی ئیدارەی سلێمانی چەند قات لە پێش خزمەتگوزاری لە پێش پارتی بوو لە 2000 تا 2023 من باشم لە بیرە هەموو امتیاز و ئەو پارەی داهات کە پارەی یەکێتی بندەستی یەکێتی زۆر کەمتر بوو لە قۆناغی بەرهەم ساڵە زۆر لە پێشکەوتوتر بوو لە ئیدارەی نێچیروان بارزانی لە هەولێرێ لەو 2 ساڵەی حکومڕانی بەرهەم ساڵە بەڕاستی زۆر پرۆژەکرا زۆر خزمەت گوزاری کرا تا لەوانی ئەسە 2 ساڵەکەیت کەشی نەدایە کە دەبایە لۆیەکێتی بی نەیدادایە نێچیر گوتی بەشکم مام و برازە بەشەڕ بێن بۆ زانیاریتان مام و برازە بەشەڕ بێن ئەگەنا قۆناغی بەرهەم ساڵە بە ویژدان بڵێن ئەو قۆناغە وگڕێنبی تاکە قۆناغە یەکێتی شانازی بە حکومڕانێتی خۆی بکە ئەگەنا قۆناغی عومەر فەتاح و قۆناغی جێگرەکەی عیماد ئەحمەد و قۆناغی قوبات تاڵەبانی کە لە 2014ەوە ئەو کابرایە جێگرە 11 ساڵە بەس پێم بڵێ قوبات چی کردێ لە سلێمانی وەرە هەموو ئەوانێ چوینە سلێمانی ئەڵێن سلێمانی دەیەکی گەورەیە هاوڕێیان ئەڵێن دەیەکی گەورەیە چی کردیە هیچ نەمایە بەمل قوبات مەسرور دادێنی باشە تاو مەیکە مادەمەوە ئەوەندە بێ ئیرادەی مەیکە دوو ئەو داهاتە زۆرەی دێتە سلێمانی چی لێدێ بە جددیمە چی لێدێ کاکە بە گەورەترین بەرپرسناوی ماکوانە مدیری باقی سلێمانی خەڵکی هەڵەبجەیە بەس لە قوباتی پارە سەرف دەکا بەس بە وەرەقەی قوباتی چی لێدێ کا قوبات ئەفەندی ئانکل سمۆڵ چی لێدێ یعنی بە جددی چی لێدێ مامی گچکە وەرە بدەڵێن بەس بە وەرەقەی تو دەخوات هاوڕێیان یەکێتی لە بڕی ئەوەی شەڕ لەسەر ئازادی لە بادینان و هەولێر بکە ئێستاکە سلێمانی خراپتر کردیە لە هەولێر و بادینان ئێستا دێمە سەر ئەو نقطانە و دەبووە شەڕی خزمەت گوزاری لە سلێمانی لە ئاستی پارتی بکە ڕەنگ بیاندا عوزریە بی پارەی لە دەست نێوانە بەس کاکە داهاتەی زۆریان لە دەستە سێ بەشی لۆ خۆیان دەخۆن بای ئەوە نییە یعنی زادە هەیە بەنداو هەیە کاکە بەنداو درم بەنداوی وە هەیە بە 1 ملیۆن دۆلاری دەکرێت تو پێ دوایە چێتی ملیۆنەشی نییە بەنداو هەیە بە 200,000 دۆلاری دەکرێت لە گوند و ئەوش هەندێک شوێن بکرێت یعنی هەو دیتان ئەوەی چەمچەماڵ چکارە ساتە چی پیشاندا تاڵانیە کە بووە هەموو لە بە چاوچنۆشی مەسوولەکان ئەوە گروپی خۆلای منیش بڵاو بوویتەوە چیان کرد کاڕیان توخوا بەس یەکتان دووەکم لۆ بنووسن لای من وەکو جامی کردیە ئیتر نازانم جامی کردیان نێت ئەوەیە نێت خراپە پیشان دەداتن ینی لای من سیگنال خراپە ئەوە ئاپەرچان هەیە ئەوەی وەکو تەشویشی دەخەنە سەرێ بەخوا چیش هیچ خۆر ئەو پارتیوێکی تێدەزانن یعنی من نەمدیت بێن ڕۆژێک منافەسەیەکی شەریفانە بکەن کورە ئەوەندە زەلیل و بچووکن بڕواکە لە یەک پەیج و لە یەک شەخص و لە یەک مەقالەی دەترسن و لە یەک کەسیش لە ئەوروپا لێیان بستە سەزادەی دەترسن بەهەرحاڵ هاوڕێیانێکێتی لە بڕی ئەوەی منافەسەی پارتی بکاتن لە سلێمانی بە خزمەتگوزاری بەلای کەم بەپی ئەو توانەیە بڕۆ ئەڵێ سلێمانی وێرانەیە هەڵەبجە وێرانەیە گەرمیان وێرانەیە یعنی کاکە
لە چاو چاو هەولێری گەلە گوێرانەیە کورکاکە تاکە جوانێکیان ئەوان ئەوەیە کە ئەوەی هەناری دەکەن وانە یەکشتەی جوان بەس وێرانە کوردن هەم خەڵک لە ناو قوڕێت دەچەقیت یعنی شتێکی جوانیان پێ دروست ناکرێت لەو سلێمانیەی شاری ڕۆشنبیری کەسە دێنە سەرێت چۆن بە پاشکەتیە ئێستا هونەر و ئەدەب لە هەولێر و ئەوانە خەریکە زیاتر بە پێش دەکەوی لە چاو سلێمانی ئەجە کێشەکە لێرەدایە تۆ شەڕی پارتی بەوەی دەکرێت ئەزمونێکی لە پارتی باشتر پیشاندەی نەکەوەی ئەو گۆتی سیرەت و بڕی ناوڵە قوزە قورت یان هە لەسە و تاریخی کۆنە بژیک و پارتیا لەسە وشەی پێشمەرگە دەژی و کوردستان یەکێتیش بڵێ ئەنگۆ دیکتاتۆرن و وەنە و یانی کاکە ناخۆ خەڵک جیلێک پەیدا بووە ئەو جیلە ئەوەی دەوێ خزمەت گوزاری دەوێ ئازاری هەیە ئازار دەبی گوێ لە ئازارەکانی ڕابچیری ئێمیتت هیچت پێنیە لەو گەنج بیدێ هەر دروشمی دەدەی خەڵک لەولا دەبینی پاڤل و لاهور چه هایلایی وەک دەژین پاڤل و قوبات و خەڵکی کو دەژیت بەرحاڵ با بچمە سەر ئەوە هەر لەو ڕوانگەوە دەبینی چێتی لە بادینان لەو عەقڵا چکو نائیدارین چکو فکریان نییە چکو باوەڕیان نییە چکو ئەوانە مافیان پاپیەوە بزانە لە دهۆ کو هەڵوەرین لە هەموو بادینان کاکە هەڵوەرین هەڵ یعنی ئەو یەکێتیە دە پارتی قوربانی زیاتری دەیە لە شۆڕشە 76 بڕوا بکەن ماندی بووە ڕێخستنەکی زۆری هەبوو مانجی یەکەم و دۆم وەڵام ڕۆژێکە عازمی سوی قسەم کرد کوردی گوت ڕۆژانی یەکەم پارتی یەکێتی بەقوەتر بوو لە بادینان هەڵوەری نمانەیە نیو کورسیشی پێ نەهات لەو عەقڵەقەوەی چوون وەڵا کورسیمان نایە بدەینە ڕێیان کەلدانی لەبەرەوەی ڕاوێژکار نییە لەبەرەوەی پاڤل بەجێی کەس ناکاتن ئەوە لە کەلە هەرچەکان لە بچەوی چیان کرد هەموو چون ئەوە نییە و خەڵک بتە یەکێتی ئێستا سەرۆک عەشیرەتەکەیان لە پارتی و یەکێتیش خۆشتر دەوێتن بەس لەرقی ئەوەی کە یەکێتی خەڵکیان دەگیری هیچ کاردانەوەی ناوە یەکەم زاریش نییە دەیان زاری کێ کادر یەکێتی دێتە سە تەلەڤیزیۆنی ئیهانە دەکرێت هەر ئەوە چێبیان دەڵێن نەونێ چیروانان دەشتی تەم شەخسی کرد باوڵیدا ڕۆڵە شۆکو خۆشی سەرچی ببینی هەندە تەجاوزی لە دەرەوەی حیزب کردیەوە دەڵێن ئیتر من نازام ڕاستە گرنگ بەس کاکە ئەوە نییە تو بیخۆزەوە تۆ ڕووداوە شۆکوەرچەکان دێت تو دەبی بیخۆزەوە گەورەی بکەی بە هەموو لە میدیا باش بوون بەڵحەق باش بوون بۆیە ئەو دەبینی هەتا نزیک هەولێرە پاشەکشەی پێکرا کادر یەکێتی کە دەگیرێ ئەزیەت دەدرێ ئەتو هیچ ناکەی ئێبێ گومان لێ دوور دەکەویتەوە هاوڕێیان لێ دوور دەکەویتەوە بۆیە مزداقەتیان کەما زائیدەن پاڤل و قوبات زۆر وعد و عودیان دەچیان جێبەجێ کرد لەسەر تەوتین جێبەجێیان کرد لەسەر غاز جێبەجێیان کرد لەسەر گرتنی کەوادر خست جێبەجێیان کرد لەسەر یەکێتی نوێ دەکەینەوە باش یەکێتی نوێت چ فەرقی هەیە لەگەڵ یەکێتەکەی لاهووری هەردوو بەرەباب ئامۆزا یەک لێچێ دز و زەردە و ئێڕهابی تر هەم لە قۆناغی لاهوور و برایەکەی براڕۆ ئەو پۆڵاتە بیرتانە دەگوت دەستی لاهوور دەستەکەی کەشی دەستشێنم کەچی گیرایە وەڵی وازم دوو تەقەشی نەکردێ بڕواکەم پۆڵات مۆبایلەکەی خۆش تەسلیمی پاڤل کردیە باشە دەگوت دەستی دەشێنم بەتەما بوو دەستی سەرۆک بشێنی کەچی هەموو بەراعەتە چیدایە شەکەر دەیان تاوانیان کردێ لە قۆناغی لاهوورەوە من ئەخلاقیان هاوڕیان خۆش نییە ساوانە جیرانە شاسواری دەیان بێم ڕەخنە بگرم بەس قۆناغی لاهوور و براکانی قۆناغی ئەو پەڕی فەسادی و ئەو پەڕی ئرهاب بووە بەس من هەموو کات لە 8 تەمووز لەگەڵ لەزار کاکەمە دژی ڕەفتار بووینە دژی ئەو ئرهابە بووینە کە پاڤل کردێتی بۆ زانیاریتان بەهەرحاڵ ئێستا قۆناغی ئەو باشە و دەیگوت لاهوور و براکانی وابوون ئەری بە خۆتان چستان جیاوازی هەبوو لە چاو ئەو شتێ هاوڕێیان با بێمە سەر خاڵ بە خاڵی ئەوە یەکێتی ئێستا وەرە سیرکەن یەکێتی کۆماندۆیە یەکێتی هیچ فکر نمایە هیچ دام و دەستگا نمایە هەموو شتە کۆماندۆ تەنانەت لەوەی چەمچەماڵیش هەستا پڕی کۆماندۆی کرد پڕی سیارەی کۆماندۆی کرد کاچ خۆم ڕۆلی بەلەدیە ڕۆلی دام و دەستگاکانی حکومەتی هیچ نەهێشت تۆ وەرە لەو بێموچەیە ئەڵێن 300 و 400 لەونەوە سیارەی لەو کۆماندۆی کڕیە باشە تلۆوەی لە بۆ حکومەتەکەت ناکرد بەچ هەر سیارەی بەدە 12 دەفتەریشە و ڕۆلی کۆماندۆ لەوەی کۆماندۆ لەوەی کاچ خۆم کۆماندۆ ڕۆلی خۆی هەیە ئەوە ئیشی شارەوانیە تلۆ دەی دام و دەستگای حکومەت پاک دەخەی هەمووی دەکەی سەربازی سەیریان کەن
هەموو شتێک کۆماندۆ ئۆپەراسیۆن یعنی دام و دەستگا نە بەلەدیەمانە وەزارەتەکانمان نە دام و دەستگامان نە ئازادی سیاسیمە هەمووی بە کۆماندۆی بەناو دەکەویتن لێدا سلێمانی بۆمباران دەکات کۆماندۆی کردە نومەر یەک تەواو پاڤل لەوەتی هاتیە وێنەیەکی ئڕهاب توندوتیژی زەبروزەنجی پێیە هیچ ئاڵایەکی سپی لێ نابیندرێ برادران هیچ ئاڵایەکی سپی لە دەست ئەو کابرای نابینێ نەک لەوەی لالەزار کە بە 4 سەعات لە سلێمانیدا کاکە لەوەی شێخوا دێرینی تخوا داعش ئەوە ئەخلاقی داعشە تو دەچی کابرا تەجاوزە چی کردی بڕۆ بیگرە تخوا معقولە دەچی دەیتەقێنیەوە ئەو چ عەقڵێت دەگا 8 کەسی تیرۆر کرد لە جەماعەتی لاهووری بەنمونەر هات لەسەر حکم یعنی بەناو بزنسەکان کە تێسە دێمە سەرێ کۆمەڵک زۆری لەوانە گرت و کەسێکی نزیکی فاروقی مەلا مستەفای تیرۆر کرد پاڤل تیرۆری کرد بە ئەمری پاڤلی تیرۆر کرد بۆیە لۆگۆیەکی ئڕهابیان بە نیچوانی خۆی کرد قوبادش بەس خەریکی فرتوفێر و پارەکڕینە خەڵکی دەکڕن بڕوا بکە بەس کڕین ئڕهاب هیچیان نییە بدەنە خەڵکی سلێمانی هیچیان نییە خزمەت گوزاری پێ بکەن هیچیان نیە نمونەیەکی جوانتر لە پارتی پیشان بدەن کۆپیەکی خراپتر لە پارتی بەوە شەڕی پارتی ناکرێتن جگە لەوەی لە لالەزار پەیامە ترسەکەی لەبوو هەموو دەنگە ئازادی خوازەکان بوو نەوەی نوێ سکرتێرەکەی دوای 10 ساڵ دەرەوەڵاوە دزە باشە 10 ساڵە هەر ئەتوو لەسەر حکمی لۆ نەدەگرت هەمان مادەیە هیچ نوێکاری نەهاتیە سکرتێری هاوپەیمانی ئەوەی گرت ئارام قادری کرد یعنی ئەو پەیامە ترسی تۆقانە یەکێتی هینایتە ناو خەڵکی سلێمانی هەناسەی دیموکراسەتی لە سلێمانی کوشت خەڵک دەترسێ کاکە وەڵڵا خەڵکی وا هەیە من دەزانم ئەڵێ هەولێر لە بۆ منە ئێستا ئەمینترە یعنی من دەڵێم ئەوەیە ئەمینترە تۆ دەبێ ئەوێکێتی هیچێک لە جوانەکانی ئەوە بوو ئەرز و ئاسمان فەرقت پێ دەکرد سلێمانی لە چێ و هەولێر لە چێ ئێستا کاکە بەلای کەم هیچ فەرقیان نیە دیموکراسەتی سلێمانی یەکێتی چمە کام خۆپیشاندان و مانگرتن مایە کام ناڕەزایەتی مایە کام میدیاکار دەوێری ئێستا کە دوو ڕەخنە لالەزار ڕوویدا دەڕۆشن بیبی سلێمانی نەوێرە موقفێک دەربڕی دوو تەلەڤیزیۆن نەوێرە بەس بکاتن کاکە دیموکراسەت ئەوەیە تۆ لەسەر ڕووداوە چوەکو لالەزار کە 2 مانگ ئەمەمانان بەس لە سوسیال میدیا خەریک بووین کەرەسەرکی گەورە بوو هیچ نەدەوێرا هەمووانش قسەیان دەکرد ڕۆحیان لە ناو دەستی بوو کەنجی نەدەگیرێنیان نە بۆیە ئەوە کوڕایە زۆتە کوڕەی تاالبانی بەس ئەرهابیان لە دەستە هاوڕێیان زەوی وزار کاکە ئەڵێن قوبات تاالبانی کەمنەوە دەڵێن بۆ ئەوە دەبێت زەوی وزار قوبات تاالبانی بڕوا بکە ئەڵێن هیچ زەوی وزاری ناو سلێمانی نەهێشتەوە هەموو زەوی وزارانە درایتە فەرمانبەران لە دووریە ئێستا دەڵێن 10 وەرەقەی ناکە مەعامەلەی بکە 20 وەرەقەت پێ دەبێت هەرچی ئەوەیە دایتە ئاسایش هێزی ئۆپەراسیۆنە نازام چییە دەستگا ئەمنیەکان پیاوەکانی خۆی بە ناوی خۆی هەمویان ناو سلێمانیان نەهێشت دەرەوەی شاری دەدەنە فەرمانبەرانی نگبەت شقامی 100 مەتریان پێتەواو نەکرای پارتی گەیاندێ 200 مەتری یعنی نقطەکە لەوەدایە تو هیچی نییە کاکە خەڵکی سلێمانی بێزار بوو لەوەی بەس دژی پارتی بە پارتی وایە تۆ دەبێ بێ شتەکی بدەیە ئەو خەڵکەی کە وەکو ئازادی سیاسی کە وەکو سیستەمی حکومڕانی وەکو پارتی نەبیتن کە ئاکەر ڕۆشنبیری هەڵبقوڵێ جیابی ئەدەب هونەر باشە بەس پێم برێ لە سلێمانی کا ئەدەب کا هونەر کا مۆسیقا کا شانۆ چی هێشت بەس پێم بڵێ عینەن هەولێرە وەخت خۆیمان نەبوو لە قۆناغی ئەوانەوە بوو لۆ لەبەر ئەوەی ئەوانە وەکو مافیا هاتینە بەس پارەکەی دەخۆن خوارە و پارە هەبوو کاکە لە هەر ئەو پارە هەبوو لە 2014 خراپتریش بوو باش لۆ سلێمانی ئەو دەمی منبعی ئازادی بوو منبعی تا ڕادەیە کەنا ئیلهام و شعر و ئەدەب و هونەر و ئەوە بوو ئێستا کاکە کەس ناوێری ئیبداعەک نەما لۆ لەبەرەوەی دیکتاتۆریەتێک پەیدا بووە پاڤل هاتیە دەرێ ئەنە دەولە وەدەولەت و ئەنا دەوڵەمەند کاکە تۆ دەوڵەمەند زۆر گرنگە لە هەموو شارێک بەڕێزان ئەو دەوڵەمەندانیان وێران کردیە کاکە نە سەرمایەکانی دەوڵەمەند نەسیقەی بۆیە پارەکەی لە ناو سلێمانی بەجیبێلی نە ژیانی خۆی چاردەوروبەری ئەوەیە وەکو مجریم وەکو عەسابە مافیا دەچنە سەریان نەکەر پاڤل و قوبات بە ئەنواع ئەشکال پارە لە دەوڵەمەندانە وەردەگیری بۆیە کەس استقراری اقتصادی نەبی زۆر خەتەرە لە بۆ ئەوەی ئینسان کە استقراری لۆ لە مەسر لە تورکیا لە مەغرب ئەو پەڕی فەساد هەیە
لەبەر ئەوەی فەقیری هەیە تۆ خەڵکەکەی فەقیر دەکەی یعنی ئایا مصر و مەغریب و ئەو فەقیرن بەو دەرەجەی یان حکومڕانیەکان خراپن خۆ سوید ١٧ سوید و وڵاتانی ئەوروپا کەسیان نەفتیان نیاندا بەس های لایویش دەشین بەس ١٧ بە عەقلە ئیداریەکەی بە زەریبەیە ئەو خەڵکەی های لایو دەژێنیتن بەس ئیمە چ دەخلەکەیە چ نەوتەکەیە چ غازەکەیە چ دەیان داهاتی ئەو میلەتەی دەڕوتێنەوە کەچی لە ڕووباری خزمەتگوزاری سفرە جادە و مەکتەبی ئی سەردەمی عەبدولکەریم قاسم و مەلیک فێسەڵیە بەنمونە خۆ نامانەوە مەشەوەندە دووبارەکەینەوە چیان کردیە کام خزمەتگوزاریان کردیە کام یاسای خزمەتگوزاریان لە بۆ گەنج لە بۆ خاوەن پێداویستی تایبەت برا ڕۆ ئەو توێژە نەکبەتە لە بۆ پیر یعنی ئینسان شەرم دەکاتن لە سلێمانی هەر بازار نمایە بازار ئەڵێن بازار نمایە ئەو دەوڵەمەند و ئەو بزنسمانانەی سلێمانی کە دەیانەوێ ئیش بکەن تەنجیان پێردەچن لێیان دەدەن خاوەیان لێوەردەگرن بڕوان پێ بکە دەوڵەمەند بە دەگمەن دەوڵەمەندەکەی ئیهانە نەکرێتن پارەی بە زۆرم لێوەرنەگیرێن لەسەرەوە لە بۆ خوارێ هەر گروپە ئەوەی هاوڕێن لێ ناگەڕێن ئەو ڤیدیۆی بکەم لێ ناگەڕێن ئەو ڤیدیۆی بکەم بەخوا عینە نۆچی پارتی ئیتر نازانم دەزار ڕەنگی پارتیش ئەو گەمانە بکە بۆی لەگەرێکێتی سڵدام بکەین ئەوە نێتم خراپەوە ئیتر خەڵکی زۆقی نامینێ و میش زۆقم نامینێ بەڵێ سینەماش هونەر شانۆ کورە ڕەخنە ئیلا ئیلا ئاخیری خاڵەش کەش هاوڕێیان با بێن لە سلێمانی هەمومان دەزانین من لە بەوەم نییە لە نۆتەکان هەتە سیوێکی تەحەدا دەکەم و ئامادەشین گفتوگۆ و سیمیناریش بکرێت هەولێر هیچ کەمتر نەبوو لە بواری پێشکەوتن لە هونەر لە ئەدەب لە خۆپیشاندان لە ناڕەزایەتی دەربڕین لە یەک پارچە نیشاد بوو یەک پارچە نیشاد بوو زۆربەی هەموو ئەوانەی لە هەولێرن ئەزانن بەلای کەم ئەگەر لە سلێمانی لە پێشترنەوەیان لە دوایوی بوو بەڵام لە دوای سیوێکی بەلای کەم کاکە سلێمانی هەموو کات لە هەولێر لە پێشکەوتوترە لە زۆر بواردا چکو دوو حکومڕانی هەر لەگە دروستبوونی و ئیمارەی بابان و شێخ مەحموود هەبووە و خەڵکەکەی پێشکەوتور کەس ناتوانێت بەڵام لە ڕاپەڕین لە هەولێری پێشکەوتنەشی زۆر گەورە هەبوو بەسەدان خۆپیشاندان کرایە بەدەیان ناوەندی ڕۆشنبیری و سەقافی هەبووە بەدەیان ناڕەزایەتی و ئەوەی بووە پەرلەمان بووە پایتەخت بووە هەموو حزبەکان لەوێ دەرمە ئیلا بەس ئێستا سلێمانی ببورن لە دوای سویەکی ئابۆ سلێمانی گەلەگەلک پێشکەت هەولێر ئاوای لێ هات یعنی هەولێر 25-26 ساڵە ئەو پەڕی ئێرهابی بەرامبەر دەکرێتن خەڵکی هەولێرە سلێمانی لەو 26 ساڵە جوانترین ئەوەی بوو کە خەڵک لەی دەقەوما دەچۆوێندەر کە ئەو پەڕی ئازادی سیاسی هەبوو میدیای ئەهلی ناڕەزایەتی حزبی ئۆپۆزیسیۆن هەموو لەوێ هەڵدەقوڵە بەس ئەدە ئێستا چما هیچێتی لەگە کام حزبی ئۆپۆزیسیۆن بواردەدا کام میدیای ئەهلی هێشت هەمووی کردانە بە پەخۆ پارتیوچێتی کردیانە کرێگرتی خۆیان هەموو دەنگەر ناڕەزایەتەکان یان دەترسێن یان هیلاکیان کردن یان کڕیان بڕوان پێ بکات بڕۆن بیر بکەنەوە بزانە ئەگە 3 ساڵیش دەبی دوو کەس بتوانانی ڕەخنە لە نێچیروان بارزانی بگری نییە وەرە ئێستا وەرە دوێ بزانە چەند کەس دەوێری ڕەخنەیان لە مەسرور و مەسعود بگریت وەرە چەند کەس ڕەخنە دەگری چەند کەس ڕەخنە لە یەکێتی دەگریت کاکە ڕۆشنبیری سلێمانیش بەخۆی هەم بێ ئیرادە کرا هەم ترسە هەمیش هیلاک کرایە بەس ئەوەی هیلاکی کرد لە هەمووان زیاتر پاڤل تاڵەبانی خوبات تاڵەبانەیە کە دەستگایەکی ئێرهابی گەورەیان هەیە هاوڕێیان دەستگایەکی گەورە ئێرهابیان هەیە ولا لەو ئەوەش بە چه هاتیە هەمووش بە پارە نێچیر یەکەم جار بەناو ئەو ڕۆشنبیرانەی سلێمانی کەتیە بڕوا بکەم هەمووی موچەی لێو بڕیتەوە دایان کڕی کۆمەڵێک لەو پەیجە سێبەرەکانی سلێمانی کەم لە ئایندە دێمە سەرێک ئەوانە بەس ئیشان لەسەر دەکرێتن دایان کڕن راپۆرتەکان هەندە جار لە قازانجی پارتی و مەسروریش بڵاو دەکەنەوە نێچیر پێشترێ کردیتی پاڤل وە دەکاتن کاکە ئیبداعیان کوشت لە سلێمانی داهێنانیان کوشت جورئەتیان کوشت زۆر سلێمانی ئێستا کەوتۆتە باش لە هەمووانش گرنگتر کاکە ڕۆشنبیری سلێمانی زۆر هەرە ئەوانەی ئەوروپایان وەرە بەختیار عەلی و مەریوان و نازام ئاراسە و چی و چیانە کاکە زۆر کلاسیکن
کەتینە دوو ڕۆمان دانوێ ئەوە بە ڕۆمان و ئەوەی گەنجی منانە لەگە پارتیوێکی بکەن بەو گوتارە کلاسی چی بەو گوتارەی کە لالەزار ڕوودەدا ئەو پەڕی ئەگە دوو دێر دەنووسی لە ئەوروپا کاکە زۆر کلاسیکن بۆیە نە بینەریانمان نە خوێنەریانمان نە مزداقەتیانمان وەخت خۆیانە شەقامیان پێدەجوڵا پۆستیان دەکرد خەڵکیان دەکرد بەس ئەوەندە کلاسیک و دابڕاون لە ئازاری خەڵک دوورن لە ئازاری گەنج جورئەتیان نییە نایەنە ناو شتێکی جددیان بۆیە پەراوێز خە بڕۆ سەیری پۆستەکانیان بکە بزانە چەند کەس سەیریان دەکات چەند کەس ڕۆژێک لە ڕۆژان بە نووسینە چیوانە ئەوە دەکەن نەکەرەوانە ئەوانەی هەولێرش ئەوانەی دهۆچیش ڕۆشنبیری کورد لە کوردستان مرد هیچ پرۆژەی پێ نییە هیچ کاریگەری لەسەر کۆمەلگانی وەخت خۆی کاکە نووسینەکی چەند نووسەرێک هەبوو هەمومانی دەهەژان بەس ئێستا کام نووسەر ئەنگۆ دەهەژێنیتن کام نووسەر ئازاری ئێوەی پێوەیە پێوەی هەیە وەرزش کاکە ئەوە یادی ئەوەی سلێمانی شت بوو کاتمە وەرزشی کوشت ئەڵحەق لاهور شێخزەنجی بەس ئەوەی باش یانەیەکی سلێمانی بەهێزی دروست کرد و کوشتیان ئەوەش پارەیان دزی لاعیبەکانیانەوە کرد ئێستا ببینە پارتین نادی دهۆک و زاخۆی گەیاندا ئاسمانەی هەولێریشی کوشت لە بەخاتری ئەوان ئەوە بێکی سلێمانیش پاڤل کوشتی و تەواو داعش لە هەموو دنیاوە بەرەو لاوازی دەڕاتن لە هەڵەبجەی گەشە دەکات لە هەڵەبجەی گەشە دەکاتن هاوڕیان ئەوە کارەساتە بە جددیمە کارەساتە کارەسات نییە داعش لە هەموو دنیا لە لاوازی و لە ئەوەیە لە هەڵەبجە گەشە دەکات چێ بەرپرسە ئەو هەڵەبجەی وەخت خۆی زۆربەی هەرە زۆری خەڵکی پێشکەوت خواز بوو وەڵڵای برادرێک دەگۆ لە مەحەد زەمینە بوو نیوەی کچ و کوڕی هەڵەبجەیی بوون ئێستا کە بزانێت چ وێرانەیەکە داعش و خەتی ئیسلامی توندڕە و ئەوانە هەموو لە هەڵەبجەی گەشە دەکاتن غێر دیارەیەکێتی هیچ پێنێ لە بۆ خەڵکی سلێمانی گەرمی هەڵەبجە ڕەمزی مقاومەتە کەچی لە بۆ نقشە ساڵح بەشان و مەحافزەگە بەشان و باڵی منداڵەکی نێچیریەدا هەڵدەداتن تاهر بەمۆچی ڕیشپیەکەیان دەچیمەت حوسەنای بارزانی دەکات تاهر مەلا تاهر نەخشەکان چیان کرد لە بۆ هەڵەبجەی چیان کرد بەس پێم برەوە پرۆژە چیاندانایە مەسعود بارزانی و مەسرور بارزانی لە مانجی چاری 2020 ساروە تا ئێستاکە دەڵ یەک شتیان جێبەجێ نەکردیە کە پردی ڕاوەستە پردی قوتوتە چییە کە هەڵەبجە و شارە زور و گەرمیان بێگڕە بدەکە دەرە شتێکی زۆر باشە دەڵێ دەویسی لە ئیدا لە داهاتی سلێمانی وەربگیری پارەکەی ئێجا تخوا معقولە مەسعود بارزانی بڕیارێک دەبکە سەرۆک حیزبەکە و مەسرور سەرۆکی حکومەت دەبرێ بڕۆ لە ئێوایشێتیش مراندیتەوە 3 ملیارد دۆلار و هەندەکە کابرا بای 2 ملیاری دوو کەسن شێخ سامان و دوو کەسن یەکە چاوتیان شێخ محەممەدە چێخ ببورن وەڵی ناوەکەی بە جوانی بخینەوە بۆی غەڵەت نەکەین شێخ محەممەدی باخە لەگەر شێخ سامان ئێکاکە 2 ملیاریان سەرف کردی حکومەت پارەیان ناداتەوە ڕایانگرت ئەوانش ڕایانگرت ئێتو پارەی نادێ دەوڵەمەندی پرۆژەی دەگاتن هەمووی لێ دەخورێتن بە خۆشت هیچ ناکەی ڕایگرت لە کەلاری ژوتیان شەقامەکەی ئەویش ئەوی کابرا ڕایگرتە بەرەوەی پارەی نادەنێ هاوڕێیان لە هەموو ئەوانەش گرنگتر یعنی برادرێکی سلێمانی بەڕاستی و سەرنجەی دە زۆر جوانە وتی کاکە ڕاستە لە هەولێر گوندی لوبنانیەوە زۆربەی لوبنانەکان سووریا ئێرانیە عەرەبە بەغداییە نازانم ئوکرانیا ئیلا ئاخر بەس کاکە پاڤل و قوبات هەوڵ دەدەن هەموو سلێمانی فاسد بکەن بە جددیمە ئەیگوت بەس سلێمانی دانەوێ فاسد بکەن ئەوە خەتەرە بە قوربان بە جددیمە ژینگەیەش 2 هەرزەکار هاتینە وەڵڵاهی دەیان چی ڕۆژیان لەسەر بەحث دەکرێتن لەسەر بە فەسادکردنی کۆمەڵێک گەنج سەرپەرشتیەکێتی دەکات بەس خەریکی زەوقی سکسی خۆیەتی فکر دەزانی دووچمات دەزانن دوو جملەی بڵێن ستافی پاڤل و ستافی قوبادی بڕۆ سیر کە ئەگەر مسەقەفەتیان تێدا هەبیت ئەگەر 2 کەسیان تێدا هەبی خاوەنەوە بی کۆمەڵێک ڕاوێژکاریان هەیە و ڕاوێژکارانە نییە یعنی نەبەجێیان دەکەن نە حسابیان لەبۆ دەکەن کاچ خۆم پاڤل لە ئەمەندە دنیا لە بەریتانیا ڕە کۆمەڵێک ڕاوێژکاری هینایە و ڕاوێژکارانە بەس بیر لە ئەمنیەتی دەکە کودەی پارێزی بەهەرحاڵ هاوڕێیان دوایین شت بڵێم یعنی هەتا دەوتیان زانە ئەی ئەمریکی 6 ملیۆنی خەردارە کورا هیچی نەهێشت نا بەهەرحاڵ هەرچی بچمەوە دوێ بەداخەوە لەو لایڤەیاندا زەوەکان ئەوە کرد بەڵام بێمە سەر دوایین شت ئەوەی سەر و کۆماری با کۆتاییش ببینین 40 دقەی برد بەڕێزان پاڤل تاالبانی خۆی تەرشە کردو لە سەر و کۆماری ئەمریکا پێی ئڵغا کردەوە ئەو زانیارانە لای من هەیە لە کاتێکدا من 8 مانگ لەمەوبەر ئەگەر ئەی بەبیری بێ وتم مامۆستا عەرەبیشی گرتی بوو
بیشتان لە مووسش خطابە عەرەبیدا پێ ئیهمالیان کرد وتیان تو بە کەڵک نایە. ئێستا دوو کەسی هەیە، حەمە سابیری و لارزاوای تاالبانی کە یعنی لە دوای شانازی نۆرێ خوشکەکەی تکەیتیە، ئەو یەکێک لە مڕەشع گەورەکانە لەگە نزار ئامێدی کەم بزانم هەردووچیان قابلەتی بەهێزیان نیانی کە دەربچن بەڕاستی هەردووچیان دوو کەسی لاواز نەچەنە بەدەری برادرە گوتی وەڵی بە من بی وتیان نزار ئامێدی بکەنە بۆی سەر کۆماری دە هەندە ڕەزیل و سەفیر بیچکوت سەر کۆماری بەس پارە دزینە بەجددی شتە شیفاتی و پارەکەیتی. لە تەگەوەش مەلا بەختیار یەکێک لە مڕەشعەکانە بۆ زانیاریتان ئیشی زۆر لە خۆی کردی و دەکاتن، یعنی ئەگەر ئەو تیمە هەبی ئەو دوو ئەگەر یەکێتی گۆڕانکاری لەو دوو کەسە نەکە کەسێکی باشتر فڕێنەدا من دەمەوێت بەڕاستی بە یەکێتی بڵێم مەلا بەختیار دەباتەوە، یعنی ئەوە دڵنیابن مەلا بەختیار دەباتەوە لەبەر ئەوەی دادنێ ئەمریکایە دایدنێ بە ئۆکەی ئێران. مەلا بەختیاریش بای هەندێک شەیتانە و ئەو دوو کەسە بڕوا ناکەم نە ئەمریکا نە شیعە نە ئێران قوبولیان بی. مەلا بەختیار وەکو کەس تەسەووڕی ناکرد کە ئەوە بازەکە لە سەری لەتیف ڕەشیدی بنیشتەوە لە سەری نیشتەوە. ئەگەر یەکێتی ئەو کاندیدادانەی نەگۆڕی کاندیدەچی بە هێزی جوانی باشتر پیشان نەدا مەلا بەختیار بازەکە لە سەری دەنیشتەوە ئەو من و ئێوەش تا ئێستا ئەو دووسەیەکە هەیە ها لە دەرەوەی مەلا بەختیار لە دەرەوەی لە خۆی ئیش دەکەوە چی لەتیف ڕەشیدی با ئەوەشکە ئەوەش خەبەرە ها من پێتان دەڵێم هەم پاڤل دەرکرایە لە بۆی نییە داد بە تەمابوو هەم مەلا بەختیار ئیش دەکات لە خۆی هەوڵی ئیشی باشی کردی ئیشی باشی کردی. بەهەرحاڵ من نازانم ئەگەر یەکێتی ئەو دوو کاندیدەی هەبی مەلا بەختیار دەباتەوە چکو ئەمریکا وەتی انتخابات دەرە ناچی بەس ئەمن بەرپرسە باڵاکانی عێراق ئەمن دەبی ئۆکەی بکەم لە ڕئیس وزەرای شیعە ناتوانانی یەک لای بکاتەوە بڵێ ئەمن ئەوەی دادەنێم دەشبینن سەرۆک کۆمار وەزیری ناوەخۆ وەزیری ئاسایش و نازام وەزیری ئان هەموو دەبی ئەمریکا مۆرەکەی لێ بدە ئەگەر نە تێناپەڕیت. هاوکات ئەو دیدارانەی دوایین شتی بڵێم ئەو دیدارانەی تاالبانی پاڤلی کە دەڵێ وا دەکەم ماوەیەک لەمە بەرگوتیان قوباد و پاڤل پێکەوە چوونەوە ئەمریکارێ چوو بوون یان بەس قوبات ئەخیری خۆی لەگەر لەتیف ڕەشیدیدا هیچ نەبوون پاڤل دەرکەوت درۆیەکی گەورە بوو. من ئەو کاتیش گوتم بۆ ئەوی بڕوون کردەوە بە تەما بوون بەرپرسی هەموو دەستگا ئەمنیەکانی ئەوەی یەکێتی برم ئەمریکا ببین گالبێردەوازانم وڵی تۆلسکابات ببوورن من ناودارم ئەو ژنا کە ئێستا کاندیدێکی هەرێ بەهێزە یەکێک لە کەساتی گەورەکانە هەوڵیدا باش بوو نەیدیت من هەر ئەوەندە دەڵێم باش بوو نەیدیت ئەگەنا بڕیار بوو بیبینی بەس دوای ئەوە ئیتر خێرەمەند زوو گەیشتنێ هەمیان لێ تێک و پێکدان لەو لە مەسروری ئەگەنا بڕیار بوو تۆڵسکابات زارێک مەسروری دیت بەس لە جاری دۆمیش کە بیتانە مەسرور ئەو ساڵ زۆر هەوڵیدا دووبارە بستەوە چەند کەسایەتێکی گەورە کەسی پێ نەبینرا پاڤلیش کەسی پێ نەبینرا. ئەو زانیاران لای من هەیە دوایانی شتکاوڕیان پاڤل هەمووی تەمسیلیە دەکە یەک شتی سیاسی نییە بڕوان پێ بکەن یەک شتی سیاسی نییە لە قونسڵیەش بانگ نەکرا چکۆگە بانجش بکرا بە تارەکەی چ بوو تارێش تایبەتی بەدە سەعاتی دەگەیشتەوە بەس داوت بکرا با لێوێندەر بەس داوت نەکرا نامەیەکی ڕق و توندیش ڕاقوبات ڕەنگی تونتریش بکەن لەگەریان لەسەر ئەو عەقڵەتەیە ئەگەر نەگۆڕن چکو ئەو قوبولیانە ئەو هەموو ئڕهاب و تونند و تیژە و ئەو هەموو مشکلە لە بۆ وڵاتانی ڕۆژ ئەوە لە سلێمانی دروست بکرێتن و ئەوان خۆخانە بەس ئێستا بکەونە خۆیان تەفەرق کردێ لە بۆ شیعە سلێمانی وا بە مشکلە بێ قوبولیانە بۆی هەوڵ دەدەن ئەوە بوون. پاڤل هەردوو زار ئەوە ئەم بزانم برادێک ئەوڕۆ دەگوت نازانم لای ئۆرلاندە و شتەشی وایە گوتی لێوێندەرە لە خۆی شخصی بەس ئەم بزانم هەر نەچتە ئەمریکا بڕوا بکە بەس لەو بێنای ئەوەی ئەو ڕۆژێک کە لە قونسڵێ داوت نەکرا ئەو هەرایی کرد گوتی چیمە ئەمریکا گرنگ لە داوەتی فەرمی هیچ نی ئەم بەرپرسم لەسەر ئەو خەبەرەی بەرپرسم لەوەی کە هیچ دیدارێکی فەرمی نەکردیە لە ئەمریکاشبی دیداری فەرمی نییە بەنهێنیش نیتی دووەم جاریشەوە دەرێن و ماڵی بارزانی ماڵی تاالبانی ئەمریکا زۆر لەیان بێزارە
بۆیە دیداریان لەگە ناکەن چۆن مەسرور لود بەرزی گەیشتە ئاسمان لە زیندانی بادنیان نەتی کەسی نەزانی هەرچەندیان پێگۆ لەسەر زیندانیانی بادنیان 4 ساڵ ئەوە بۆ 7 ساڵ 1-2 دیتیان ئەوی سەتان و هەتی فەرمی نەبوو دیتان وەزیری خارجی ئەو ژوورەکەی هەو نەبوو یعنی فەرمی نەیان دیت هەموو هەوڵە چی دەدا 10 ملیۆن دۆلاریشی دایە و دەدات عیب نەبی دەدا و دەداتن بەس استقبال بکرێ پاڤل بە هەمان شێو استقبالیان ناکەن ئەو جارش ئەو زانیانە لای من هەیە پاڤل استقبال نەکرا بەس مزەڕەت لە بۆی بایکۆت کرا ئەو ڕۆژەی کە بایکۆت کرا ئەو شتەی بڵاو کردە وەڵامیش چوویمە ئەمریکا لە ئەمریکاش برا بە یەک ڕۆژی دەگەیشتە خۆی بکوشتە 10 سەعات و 12 سەعاتە من لە سویدم بە 5 سەعاتی دەگەمەوە ئەوەی ئەو دیدارە بەڵام داوت نەکرا ڕاستیش نییە ئەگەر حزبێکی سیاسیش سەرۆک حزبێک استقبال بکرێت لە هەر شوێنێک بڵاو دەکاتەوە کورد پاڤل خواخوات یەک دیداری ئەمریکی هەبێت تا خۆی نمایش بکاتە نەسەوە بەهەرحاڵ ئەو زانیانە لای من هەیە پاڤل داوت نەکرایە لە ئەمریکاش نییە لەوێژ بیلۆ شخصی خۆی دەستەوێندەر ئەوە دووەم جاری شەل ئەو ئیدعاءاتانە دەکەن لەبەر ئەوەی ئەمریکا لە هەردوو لایەن زۆر بێزارە لە مەسرور و ماڵی بارزانیش کاکە چیان استقبال کردیە 7 ساڵە مەسرور بارزانیش ئێمال کرا قوبوڵ ناکرێت لە ئەمریکا لە ئاسەچی باڵا و فەرمی استقبال بکرێت هاوڕێیان ببوون زۆرم قسە کرد بەڵام بزانن یەکێتی خەڵکانی یەکێتی نابی بۆ تووڕە بن ئەگەر دانێ ململانێ لەگە پارتی بکەن بەکەرس بە عەقڵی پارتی ململانێ لەگە پارتی ناکرێت بە عەقڵێکی جیا لەگە پارتی دەکرێت بە نموزەجێکی جیاتر تۆ لە پارتی خراپتری خەڵک کوی چەپڵە لێ دەکات چ خۆم تۆ هیچ نییە نە خزمەت گوزاری تێ نە جوانیەکتمە دوو کەس هاتینە سەیتەریان بەسە یەکێتی کردیە نە فکرمان نە ئازادیمان نە خزمەت گوزاریمان نە دیموکراسیەتمە ئێکاکەت کورد ملانێ لەگە مەسعود و مەسرور دەکەی مەسروری ڕاوە دەرێ پرۆژەی خزمەت گوزاری واوە ئەوە دەشبینن سەوزایەکەی کوردستانی هیچ نەێش ئەرێ ئێستا ئاویش نادن ئەو هەموو پرۆژە خزمەت گوزار لە گەرمە انتخابات چی لێ هات مەسعود مەسرور بارزانی بەهەرحاڵ ئەوەیە یەکێتی لە ئەزمەتی زۆر گەورەدایە ئەگەر وا بەردەوام بی وا ئەزیەتی ئەو نەیارەکانی بدا وا هەناسەی دیموکراسی ئەوی بڕوا بکە شکستێکی زۆر گەورە دەبین خەڵکی سلێمانی عقوبەیەکی گەورەی یەکێتی دەداتن ئەو عقوبەیەش لە قازانجی پارتی دەبیت لە قازانجی پارتی دەبی چکە ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکال و بێریشمان نیە زۆر سپاسان دەکەم هاوڕێم بۆ ئەو کاتێ لەگە منتان کرد داوای لێبوردنیش دەکەم ئەو چ بکەم 2-3 جار دیتان نێتەکە لای من دەڵێ ڕاوەستا کاتێکی خۆش